سڵاو، من ناوم نیهادە، قوتابم لە قوتابخانەی کۆشش لە پۆلی چوارم. ئەمڕۆ من باسی کتێبەکانم بۆیەوە دەکەم. من لە 7 ساڵی دەستم بە کتێبنووسین کرد و ئەو کتێبانە چەندێکن لە بیرۆکەکانم. ئەو کتێبم باسی ستیک فۆرس دەکا. کاتێک کە من وانە و ئەرکی ماڵەوەم نییە، من دەچم کتێب بنووسم بۆ خۆم و بیر دەکەمەوە لە شتێک و کتێبەکە دەنووسم. من وا بیر دەکەمەوە بە کتێب وڵاتەکەمان بەپێش دەکەوێت و هەموو کات سەرکەوتوو دەبین. من زۆر حەزم لە کتێبنووسینە، چونکە بە کتێبنووسین من فێر دەبم و مێشکیشم بەهێز دەبێت. بۆیە ئەگەر ئێمە کتێب بنووسین، مێشکمان بەهێز دەبێت و زیرەکتریش دەبین و سەرکەوتووش دەبین. 6 کتێبم نووسیوە تا ئێستا. ئەمە یەکێکە لە کتێبەکانم. ئەو کتێبە ناوی کاپتن ئەندەرپانسە، بە خۆم دروستم کردووە. ئەو کتێبەش بە ناوی ستیک فۆرس. ئەو کتێبەشە بە ناوی ستار وۆرسە، باسی کەشتی ئاسمانی و دەرەوەی زەوی دەکا. ئەو کتێبەش من و هاوڕێیەکم دروستمان کرد. ئەو کتێبە باسی شتی ترسناک دەکات. ئەو کتێبە ناوی The Horror Stories of Orange and Green. یعنی فکر دەکەمەوە هەندێک جار لە تەماشای ئەوە فیلم و شتی دەکەم، هەندێک ناوم لۆ دێتن. ئەو کتابم باسی NSE دەکات کە ئەویش من و هاوڕێیەکانم دروستم کردووە. ئەو کتێبەش باسی ئێناڕێزی دەکات بە فکرەی من و هاوڕێکانم بە خۆمان دروستمان کرد. من هەوڵ دەدەم کتێب بنووسم و سەرکەوتووش ببم و هیوادارم هەموو قوتابیەک وەکو من کتێب بنووسێت. و بەهۆی قوتابخانەی کۆشەوە کە زۆر هانم دەدەن و یارمەتیم دەدەن لە کارەکان، بۆیە منیش دەمەوێت بمە کتێبنووسێکی باش.